یەکێک لە خاڵەکانی کارنامەی کابینەی نۆیەمی حکومەتی ماوە بە سەرچووی هەرێم چەسپاندنی شەفافیەت بوو لە داهاتی گشتی بە تایبەت داهاتی نەوت و ناوخۆ. بەڵام دەپرسین شەفافیەت لەکوێی داهاتی ناوخۆ و نەوت دابیندراوە و کوا داهاتی ڕاستەقینە. ئەم دوو حیزبەی دەسەڵات هەموو ئەو پارانەی کە کۆیەکردنەوە لە داهاتی نەوتی و نانەوتی. ئێمە زانین لە داهاتی نەوتی یانی بەڕاستی نەوتی یەدەکی هەرێمیشیان هەموو فرۆشتووە، هەمویان دزیوە، کوا پارەکەی چی لێ هاتووە. پارتی وێکێتی هەمیشە هەوڵیان داوە ئەو پارانەی کە کۆیان کردوونەتەوە لە کاتی حملەی هەڵبژاردنە زۆرێکی تەخشان و پەخشانەکەن بۆ کڕینی دەنگی خەڵک، بۆ بەلاڕێدابردننی ئیرادەی خەڵک، بۆ سەر لە شێواوکردنی میلەتی کورد. من لێرەوە خەڵک دڵنیاکەمەوە هەتاوەکو ئەم دوو حیزبە لەسەر دەسەڵات بن بە دڵنیاییەوە نەداهات شەفافە بێ و نە هیچ ئەو دیوی دیارە بزانین چیەکرێ و چی ناکرێت لەم حکوومەتە نەیانتوانیوە هیچ کات لە ڕابردوو ئەوە بکەن بە ناوی چاکسازیەوە بڕیاریاندا 700,000 خەڵکی بێسەرپەرشت مەعاشەکەیان بڕی. کامە چاکسازیەوەیە پارەی خەڵکی فەقیر و هەژار ببڕی. خەڵک ئەوەی بیر ناچێت بە بەرچاویانەوە ڕۆژانە سەدان تەنکەر نەوتی خاو ڕەوانەی تورکیا و ئێران دەکرێت و کەسیش هیچ لەبارەی داهاتەکەیەوە نازانێت. ئەمەیە شەفافیەتەکەی سەرۆکی کابینەی نۆیەم. هاوڵاتیان بیریان دەچێت لە وەرزیزستاندا یەک بەرمیل نەوت بە هاوڵاتیان ڕەوا نابیندرێت. پارتی وێکێتی هەریەکان لە سنووری خۆی داهاتەکە دەستێ و ئێستا نەوتی کوردستان بە قاچاق دەبرێەوە بۆ داهاتی ناوخۆش ڕاستە کە زیاتر لە 350 میلیارد دینارە کە داهاتی ناوخۆ لە کوردستان دەدەزرێت و ناخرێتەوە خزمەتی خەڵکی کوردستان. بۆ کۆتایی هێنان بە هەموو ئەمانە 20 دەرفەتە لە بەردەم خەڵکی کوردستان بۆی کە گۆڕانکاری بکەن بۆ حکومڕانێکی نوێ بێتە ئاراوە و ماڵاوی لە حکومڕانی پارتی وێکێتی بکرێ. ئەمەش بۆ دەکرێت کە خەڵکی کوردستان پارتی وێکێتی سادە چونکە ئەو میلەتە ئەو هەموو قوربانی داوەشانی ئەوە نییە کە ئەو دەسەڵاتە ستەمکارە ئەو گەندەڵکارانە حکومڕانی بکەن. کابینەی نۆیەم ژمارەیەک بەڵێنی قەبەیدا کە زۆربەیانی نەبردۆتە سەر. دۆخی هاوڵاتیان بەدەست درۆکانی پارتی وێکێتی وەکو چیرۆکی مەلەوانە درۆزنەکەی لێ هاتووە. جار بۆ جار زیاتر متمانە لەدەست دەدەن و دەکرێت ئەم هەڵبژاردنە بکرێتە سەرەتای ڕۆژی گۆڕانکاری و ڕزگاربوون لە سیستەمی بنەماڵەیی و خۆسەپێنی بە ناوی حکومڕانیەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.